بەڵێ سەحەر سەرکۆس سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەین بە ئومێدم ئەم بەیانیش بەیانێکی پڕجوانی و ئارامی و تەندروست باشی بێت بۆ هەموو لایەکتان بێگومان هەموو کاردوتراوە کارکردن لە بواری ژینگە کارێکی هێندە بەبایەخە هێندە تایبەتمەندە تا بە هەمووان بتوانین پارێزگاری زۆر تەواو بکەین پارێزگاری تەواو بکەین لە تەواوی ئەو سێکتەرانی کە پەیوەندی هەیە بە ژینگە لەم نێوەندەیە لە ناوەندە ئەکادیمیەکان و تەواوی وەرکشۆپ و سیمینار و پانێڵەکان جەختی زیاتر ئەکاتەوە لە پارێزگاریکردنی ژینگە بۆیە من ئەمڕۆ لە یەکێک لە ناوەندە ئەکادیمیەکانم کە ئەویش زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لێرە وەرکشۆپێکی زۆر تایبەت بە ناونیشانی ژینگەی بەردەوام و پەرەپێدانی پیشەیی بێگومان لەم وەرکشۆپە تیشک ئەخرێتە سەر یەکێک لەو پانێڵانەی کە بەس لە ژینگەی بەردەوام ئەکات پیسبوونی ژینگە و با بڵێن کردارەکانی سەلامەتی ئەم سێ تایبەتمەندی کە هەڵبژێراوە بۆ ئەم پانێڵە گفتوگۆی زیاتری لەسەرەکەین با بزانین کردارەکانی سەلامەتی مەبەستمان لێ چییە ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە خۆی لە چیا ئەبینێتەوە ناوەندە ئەکادیمیەکان تا چەندە لە مەوضوع کاری باشتر ئەکەن لەگەڵ تەواوی ئەو کۆمپانیانی کە مادە ژەهراویەکان زیاتر لە تەواوی ژینگەیە بڵاو ئەکەنەوە کە ئەمەش بێگومان هەوای دوانە ئۆکسیدی کاربۆن زیاتر ئەبێت لە نێو ژینگەیە ئەمە کاریگەریەکی تەواو لەسەر تەندروستی تاکەکانی نێو کۆمەڵگە دروست ئەکات بۆیە لەم نێوەندەیە دەستخۆشی لە تەواوی ئەو ناوەندە ئەکادیمیان ئاکەین کە لێرە و لەوێ باز لە پیسبوونی ژینگە ئەکەن هەر بۆیە هەماهەنگی و هاوبەشی نێوان ئەکادیمی و پیشەسازی ئەمە بابەتێکی هەرە گرنگە کە باز لە ئاستەنگەکانی ژینگە و خۆ ئامادەکردنی فێرخوازانەکات بۆ ئەو ئامڕازانی کە پێیانە بۆ ئەوەی لە بواری ژینگەیە زیاتر ڕوبەڕووی ببنەوە و کاری باشتری لەسەر بکەن لەم نێوەندەی ئەچینە لای یەکەم میوانم ئەوانش زۆر بەڕێز ساڤە دلاوەر کە بەڕێزیان فێرخوازن لە فێرخوازی بەشی ئەندازیاری مەدەنین لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لە هەمان کاتە ڕێخەری تەواوی وەرکشۆپەکەشن خات و ساڤە سڵاوت لەبێت بەیانیت باش بێت سپاس بۆ ئامادەبوونت هەر باس سەرەتا سپاس بۆ تۆ هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەم وەکو ناوەندێکی ئەکادمی چۆن بیرتان کردەوە بۆ یەکەم جار وەرکشۆپی تایبەت بە ژینگەی بەردەوام و پەرپێدانی پیشەیی دەستنیشان بکەن بەڵێ خۆی ئەمە زۆر جار دەبین لە دەرەوەی وڵات و لە هەموو وڵاتەکان پەرە بە یعنی چۆن بڵێ ئیهتیمام بە ژینگە دەدەن و پێویست ناکە وەکو پێشتر لەگەڵ جنابیش باسم کرد پێویست ناکە ڕۆژێکی تایبەتمان هەبێ بۆ باسی ژینگە بکەین دەبێت هەموو ڕۆژێک لەبیرمان بێت کە ژینگە پاراستنی ژینگە ئەرکی هەر هەمومانە بۆی ئەمە خوێندکارانی زانکۆی ئەمریکی هەڵسان بە کردنی وەرکشۆپێک سەبارەت بە چۆن بتوانین ژینگە بپارێزین هەمان کاتیشدا چۆن بڵێ حلمان هەبێت بۆ ئەو پیسبوونی ژینگەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەبێت زۆر ئێستا دەبینین لە کارگەکان یاخود ئەو شوێنانی کە لە سلێمانی لە هەولێر زۆر کارگە گەورەمان هەن ژینگەکان یەکجار زۆر پیس دەبن و دواتر لە وەرکشۆپەکە کە هەندێک لە سپیکەرەکانمان ئاماژە بەمە دەدەن و لەمان کاتیشدا دەمانەوێت چۆن بڵێ چارەسەرەکانیشیان باز بکەین ئەو بەش یەکەمی پانەڵەکەمانە بەشی دووەمی وەرکشۆپەکەمان باز لە پەرەپێدانی پیشەی دەکات چونکە ئەمە ئێستا لێرەکانە کە باسی ژینگە دەکەین لە هەموو داهاتوشدا دەبێتە بەشێک لە ئیشکردنیمە بۆیە بتوانین چۆن بڵێ لینکێک بدۆزینەوە مابینی هەندەسە و پاراستنی ژینگەشدا بۆ داهاتوی خوێندکارەکانمان و چۆن بتوانن بەکاری بێنن بۆ ئیشکردنە داهاتوودا باشە باسی چارەسەرەکانە کرد چارەسەرەکان خۆی لە چیا ئەبینێتەوە و ناوەندێکی ئەکادیمی کە ئێوە هەماهەنگی و لینکێکی باشانە بێت لەگەڵ تەواوی کۆمپانیەکانە کە ئەبێتە هۆی پیسبوونی زیاتری ژینگە بەڵێ خۆی چارەسەر سەبارەت کە کەمجار کە پێویستە چۆن بڵێ کێشەیەک دانین کە کێشەیەکی بتوانین چارەسەری بدۆزینەوە ئەم کێشانە لە زۆربەی وڵاتەکان لە ڕێگەی چۆن بڵێ کردنی ریسێرچەوە یاخود بەحسەوە دەیکەن و بۆیە بتوانن چارەسەرێک بدۆزنەوە ئێمە لە زانکۆکەمان لە ڕێگەی ئەو میوانانی کە بانکمان کردوون کە چەندین توێژینەوەیان هەیە سەبارەت بە ژینگە بتوانین چەندین توێژینەوەی کە بکەین لە ناو کوردستاندا بۆیە بتوانین یعنی چۆن بڵێ مۆخی کێشەکە بدۆزینەوە و دواتر باشترین چارەسەری بۆ دابنێ لە ئێستا پێتان وایە هۆکارەکانی پیسبوونی
بوونی ژینگە تەنیا کارگەکانە یاخود کۆمپانیا گەورەکانە یاخود چ هۆکارێکی تر لەم نێوەندەیە لە تەواوی پانێڵەکانە قسە و باسی لەسەرەکەن ئایا زۆر کاتێ مرۆڤەکان خۆیان بەدەستی خۆیان ژینگە پیسەکەن یاخود چەند هۆکارێکی تر ئەمانە تا چەندە بابەتێکی سەرەکی پانێڵەکە ئەمە لە میوانەکانمە هەرێک و ئەدرێسی بەشێک لەو کێشانە دەکەن و لە هەمان کاتیشدا نەک هەر چۆن بڵێ کۆمپانیاکان وەکو جەناوت باسر کرد خەڵکیش لەناو خۆماندا پیسی یعنی چۆن بڵێ بەشدان لە پیسبوونی ژینگەدا بەڵام لێرەکانە ئێمە وردە ڕێگای وەرکشۆپ بۆ بتوانین ئاگادارکردنەوەیەک بۆ خەڵکەکانی خۆمان لە کوردستان یانە دەروی وڵات بکەوە ئێمە بتوان یعنی بەشدار بینە چارەسەرکردن پێویست ناکە ئەتۆ چۆن بڵێ منداڵی گچکە بیان کەسێکی گەورە هەموو دەتوان بەشدار بنە چارەسەرکردنیدا و لەگەڵ ئەمەشدا کردنی ئەم جۆرە وەرکشۆپانە هەر کێشەی کە دەدۆزینەوە دواتە چارەسەری کەشمان دەبێت واتە چۆن بڵێ ئەمە تەنها یەک کێشە نییە و چارەسەرێکی بووە بێت بەڵکو چەندین کێشەیە و لە هەمان کاتیشدا کۆمپانیاکان دەتوانن لە ڕێگای ئەم وەرکشۆپانەوە ڕەچاوی ئەوە بکەن بتوان ڕێنمایی سەلامەتی دابنێن بۆ ئەوەی چۆن بڵێ پیسبوونی ژینگە کەمێک کەم بکەنەوە دەستی ئێوەش خۆش زۆر سپاس بەخێر هاتن سپاس بۆ میوانی یەکەمم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز خەت و ساڤە دلاور کابڕێزیان فێرخوازی بەشی ئەندازیاری مەدەنی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و لە هەمان کاتە ڕێکخەری تەواوی وەرکشۆپەکە سپاس بۆ وتەکانی بێگومان دانانی تەواوی ئەو سەلامەتی تایبەت بە ژینگە یاخود ڕێنوێنیەکانی تایبەت بە سەلامەتی لە تەواوی کۆمپانیەکانە بۆ پارێزگاریکردنی تەواوی ژینگەی کوردستان ئەمە هەنگاوێکی گرنگە و بەشێکی تریش لەو چارەسەرانەی کە لە وتەکانی بەڕێز خەت و ساڤە و ئاماژەی پێکرد ئەمەش یەکێکی تر لە هەنگاوەکانە بێت بۆ ئەوەی لە مەودوات توێژینەوەی زیاتر بکرێت لە ڕێگەی تەواوی پانێڵسەکانەوە کە تیشک بخەنە سەر پارێزگاریکردن لە ژینگە جا ئێستا پێم خۆشە باز لە هەماهەنگی لە نێوان ئەکادیمی و پیشەسازی لە یەکێک لە ناوەندە ئەکادیمیەکانە بابزانین ئەم هەماهەنگی و پەیوەندی خۆی لە چیە ئەبینێتەوە ئەچمە لای میوانی دووەمم قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە ئاکات زۆر بەڕێز خەت و پەیام جەلیل لەم لەگەڵاوێت خەت و پەیام سپاس بۆ تۆ وەکو ڕێکخەری وەرکشۆپ پێم بڵێ لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هەماهەنگی و پەیوەندی لە نێوان ئەکادیمی و پیشەسازی ئەم بابەتە چۆن بوو پێکەوە بەستانەوە بەڵێ زۆر بەخێر هاتن سەرەتا ئێمە لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی زۆر گرنگی بەوە ئەین کە فێرخوازانمان هەمیشە لە زانیاری بەردەوام و تازەیە بن تاوەکو ئاگادار بن کە لە بازاری کارە چ شتێک پێویستە و نوێگەریەکان چییە لە دەرەوەی زانکۆکەیە پاش ئەوەی کە دەرئەچن لەم زانکۆیە ئەم وەرکشۆپە لە کاتێکە ڕێکی ئەخین کە پرۆژەیەکی زۆر گەورە لە عێراقا ئەکرێتەوە ئەویش بریتیە لە دارستانی بەردەوامی بەغداد کە لە شاری بەغداد ئەکرێتەوە و ئەوەش پێمان ئەڵێ کە لە ئێستاە تیشک لەسەر بەردەوامی ژینگەی هەیە و وەکو بەشی ئەندازیاری بە ئەرکی خۆمان زانیوە کە بتوانین فێرخوازانمان هەموو کاتێک ئاگادار بکەینەوە لە زانیارە تازەکان و ئەو پرۆژانەی کە دروست ئەبێ و ئەو پرۆژانەی کە سوودی هەیە داهاتووی ئەوان کە بتوان ئاگادار بنیانەوە و زانیاری تەواویان هەبێت تاوەکو دوای ئەوەی کە دەرچوون بە بابڵین بە زانیاری تەواوەوە بچنەوە ئەو پرۆژانەوە جا ئەم پرۆژەیە زۆر گرنگاوە تیش خستە سەر ئەم بابەتە بۆ ئێمە بابەتێکی زۆر سەرەکی بوو چونکە وەکو ئەزانین بەشی ئەندازیاری بەرەو ئاراستەیەکی تر ئەڕوا ئەویش بەردەوامی ژینگەی و پاراستنە لە ژینگە و کەمکردنەوەی مەترسیەکانە بۆ لەبەر ئەوەی ئەندازیاری وەکو خۆت ئەزانی چەند کەرستەیەکی تیا بەکارێک کە لەوانەیە مەترسیدار بێ بۆ ژینگاوە ئێمەش لە هەوڵی ئەوەیان کە بتوانین فێرخوازانمان بە ئامادە بکەین بە شێوازێک کە کارەکەی خۆیان زۆر بەباشی ئەنجام بدەن و لە هەمان کاتیشا پارێزگایی لە ژینگەکەیان بکەن بەڵێ کەواتە ئەو هەماهەنگی و پەیوەندیە لە نێوان ئەکادیمی و پیشەسازی بە سووتانەتەوە بە بەشی ئەندازیاری لەبەر ئەوەی ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی تەواوی فێرخوازان لینکێکی باشیان هەبێت لەگەڵ تەواوی ئەو کۆمپانیانی کە کاری تیاکەن بە تایبەتی لە بواری پیشەسازیە ئەمە بابەتێکی گرنگە بۆ لەم و دوا چالاکیەکانتان چیە بە یاخود ئەو ئەمراز و پێویستیانە چیە کە پێویستە فێرخوازان پێوی پابند بن لە ڕاستیە وەکو زانکۆ ئێمە کاتێکی زۆرە تیشک ئەخینە سەر ئەوەی کە خوێندکارانمان هەموو کاتێک پەیوەندی
چالاکیکی ڕاستە خۆیان هەبێت لەگەڵ دنیای دەرەوەیە ئەویش دەرەکەی چەند بۆنەیەکە و چەند چالاکیەکەوە کە ئێمە ئەنجامی ئەین وەکو ئەوانە بازاری هەلی کارمان هەیە و هەروەها چەندین وەرکشۆپمان هەیە چەندین کۆنفرانسمان هەیە کە شارەزایانی بوارەکە لە هەر بوارێکی جیاد نەکتەنها ئەندازیاری یەنە ناو زانکۆوە زانیاری نوێ ئەیەن بە فێرخوازانمان یاخود فێرخوازانمان ئەچن بۆ گەشتی زانستی لە کارگەکان لە شوێنەکان تاوەکو بتوانن ئاگادار بن لە شتە تازەکان و ئێمە لە ڕێگەی بازاری هەلی کارەوە هەموو کاتێ پەیوەندێکی تاوامان لە بینی کۆمپانیاکان و فێرخوازانمان بەستۆتەوە تاوەکو بتوانن بزانن کە ئەوان چاوەڕوانی چین لەدا هاتووە بازاری کار چی ئەوێ لە ئەوان و ئەوان ئەبێت چی پێشکەش بکەمە بازاری کار خات و پێیان دوا پرسیارت لە یەکەم پێ دوایە ئامارەکان پێمان ئەڵێت لە ئێستاە ژینگە هێندە پیس بووە بەردەوامی دانی ناوەندە ئەکادیمیەکان بۆ بواری ژینگە یاخود تەواوی خوێندنگاکان تەواوی شوێنە گشتیەکان یاخود خۆمان هەرێک لە تاکەکانی نێو کۆمەلگا پێویست بین بە پارێزگاریکردن لە ژینگە لەبەر ئەوەی ئامارەکان پێمان ئەڵێن ژینگە هێندە پیس بۆ پێویستی بەوەیە کە بۆ نمونە زیاتر ئاگادارکردنەوە هۆشیاری زیاترمان هەبێت لەم نێوەندەیە بەشی ئەندازیاری پێتان وایە لە پێشووترە زیاتر بۆ نمونە بەهۆی ئەوەی کە کەرەسەکان زۆر پیس بوون لە نێو ژینگەیە هەڵبن کەرەسەی باشتر بێنن لەگەڵ تەواوی کۆمپانیاوە بەرهێنانەکانە بۆ ئەوەی ژینگە هێندە پیس نەبێت بەڵێ وەکو بەشی ئەندازیاری من وەکو خۆم دەرچوێکی بەشی ئەندازیاری هەموو کاتێک لای ئێمە سێ بنەمای سەرەکی هەیە ئەویش ئەوەیە کە پێویستە گرنگی بین بە ژینگە گرنگی بین بە سەلامەتی و هەروەها گرنگی بین بە ئەو تێچوەی کە لە پرۆژەکانە هەیە بۆیە بەلامانە گرنگ بووە پێشتر کە ئەم سێ بنەمایە لە ئیشەکانمانە ڕەنگ باتەوە بەڵام لە ئێستاە ئاراستەی ئەندازیاری و ئاراستەی زۆربەی بوارەکانی تریش بەرەو شتێکی تر ئەڕوا بەرەو ئاراستەیەکی جیاواز ئەڕوا ئەویش بریتیە لە پاراستنی ژینگە لەبەر ئەوەی مەترسیەکان زۆر گەورن و لە سەرانسەری جیهانە ئەم بابەتە زۆر جەختی لەسەر ئەکرێتەوە جا بۆیە ئێمەش بە ئەرکی خۆمان ئەزانین کە فێرخوازانمان لە ئێستەوە ڕابهێنین بەرەو ئەو ئاراستە نوێی کە داهاتووی ئەندازیاری لەسەر بەندە لەبەر ئەوەی ئێمە نامانێت فێرخوازانمان کە چوونە ناو دنیای کارەوە بەڕاستی تووشی حاڵتێکی لە ناکاو بن و نەزانن چۆن کاری لەگەڵا بکەن بۆ ئێمە لە ئێستەوە بۆ شێوازە ڕایان ئەهێنین کە بتوانن ئامادە بن بۆ ئەو داهاتووی کە چاوەڕێیانانە بەخێر هاتن سپاس بۆ میوانی دۆمیشم زۆر بەڕێز خات و پەیام جەلیل کە بەڕێزیان ڕێخەری تەواوی وەرکشۆپی ژینگەی بەردەوام و پەرپێدانی پیشەیی بێگومان لێرە و لەوێ ئەم ناوەندە ئەکادیمیە کار لەسەر ئەوواکە فێرخوازەکانی لە بەشی ئەندازیاری زیاتر ئامادەیان بکات بۆ ئەوەی ژینگەیەکی بەردەوام بۆ تاکەکانی نێو کۆمەلگا فراهەم بکەن و لە هەمان کاتە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە زیاتر تاکەکانی نێو کۆمەلگا دوور بخڕێنەوە و لە هەمان کاتە کردارەکانی سەلامەتی ئەو ئەمراز و هۆکارانی کە فێرخوازان لە نێو ناوەندە ئەکادیمیەکانە زیاتر فێری ئەبن بتوانن زیاتر لایانی سەلامەتیەکە ڕەچاو بکەن بە هەمانگی لەگەڵ تەواوی کۆمپانیا و ئەو پیشسازیەوە بەرهێنانانی کە کار ئەکەن لە بواری سەلامەتیە بتوانن لەم نێوەندەیە کاری باشتر بکەن بۆ ئەوەی ژینگەکەمان هێندەی تر باشتر و باشتر بتوانین لە پیسبوون دووری بخێنەوە